ئەمە ناوچەی دژەفڕینی ناسرا و بەهێڵی 36 کە ساڵی 1990 لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە دیاریکرا بۆ ڕێگریکردن لە هێرشی سەدام حوسێن. ئەم هێڵە تا ساڵی 2003 وەک خۆی مایەوە. ئەمەش نەخشەی ئەو ناوچانەیە کە هەرێمی کوردستان دوای هێرشی داعش لە ساڵی 2014 خستیا ژێر کۆنتڕۆڵی خۆیەوە کە دەکاتە تەواوی سنووری ناوچە جێناکۆکەکان. ئەم نەخشەیە تا ئەنجامدانی ڕێفراندۆم بۆ سربەخۆیی لە 25 ئەیلولی 2017 مایەوە کە لە تەواوی هەرێم و ناوچە جێناکۆکەکانی کەرکووک و نینەوە و سەلاحەددین و دیالە و واست بەڕێوەچوو. تێیدا لە سەدا 92.73 بەشداربووان بە بەڵێ دەنگیاندا. بەڵام دوای 21 ڕۆژوو لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 سوپا و هێزا عێراقیەکان هێرشیان دەست پێ کرد بە 48 کاتژمێر لە سایە پەنجاویەکی خاکی کوردستان لەدەستدرا بەڕووبەری 42,000 کیلۆمەتر چوارگۆشە. سنووری هەرێم لە زۆر شوێن گەڕایەوە بۆ پێش ساڵی 2003. ڕۆژی 29 ئۆکتۆبەری 2017 مەسعود بەرزانی کە عەرابی ڕێفراندۆم بوو دوای 12 ساڵمانەوەی لە پۆستی سەرۆکی هەرێم لە ئەنجامی گوشارە ناوخۆی و هەرێمی و نێودەوڵەتیەکان دەستبەرداری پۆستەکەی بوو. ئێمە و بەغدا لێکتێک بگەین گفتوگوی ئێمە لە مەودووە بۆ ئەوە دەبی چۆن ببینە دوو جیرانی باش بۆ یەکتری. چونکە شەراکەت فەشەلینەوە و جارێکی تر ناگەڕێینەوە بوو ئەزمونێکی فاشل. ڕێفراندۆم کاردانەوەی زۆری لەکەوتەوە. بەرپرسانی هەرێم ڕەخنیان لە ئەمریکا گرت کە بۆچی لە هێرشی عێراق نیان پاراستن. لە کاتێکدا ئەمریکا پێشتر بەڕوونی داوای دواخستنی پرۆسەکەی لە بارزانی کردبوو. ساڵ و نیوێک دوای ڕێفراندۆم ترامپ ئەو نهێنیەی ئاشکرا کرد. The Iraqis about a year and a half ago, remember, and everybody said, we have to fight with the Kurds, we have to fight. I said, well, wait a minute, we just spent $4 trillion on Iraq. Now, we're going to fight with the Kurds against Iraq. I'm not going to do it.